کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت لە ماوەی ڕابردوودا لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە بە هەزاران کرێکاری بیانی ڕوویان لە نێو هەرێمی کوردستان دەکرد. ئێستاش بە هەزاران کرێکاری بیانی لەم دۆخە قەیراناویەدا بە دوای کار دەگەڕێن و لە نێو هەرێمی کوردستان کار دەکەن. بوونی کرێکارانی بیانی لە نێو هەرێمی کوردستان چ زەرەر و زیانێکی لە کرێکارانی خۆماڵی داوە. وەزارەتی کار و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاست چ پلانێکیان هەیە بۆ نەهێشتنی کرێکارانی بیانی و دروستکردنی دەرفەتی کار بۆ کرێکارانی خۆماڵی. ماندوو نەبی چەند ساڵە تۆ ینی دوکانت هەیە و کار دەکەی وەکو کرێکارێک؟ وەکوونانەوە خاندنەوە تۆشتەوە کاردەوە کرێکارێکی زۆری بیانی دێتە کوردستان. ڕات چیە لەسەر ئەمە تۆ؟ بەڕاستیەکەی من لەگەڵەوە دانیم کرێکار لەبەرەوەی بۆ خۆمان کرێکارمان زۆرە لە عێراق و بە تایبەتی کوردستانیش کە سێ پارێزگاین ئەگەر هیچەکان تۆ زای کرێکارەکانی خۆمان کافیە بۆ هیچ باش ڕۆژانە خەڵکێک لێ دەڵێ وەستا زەحمەت نەبی من کرێکارم ئیشم پێ بکە. چێنە ئەو کەسانە؟ زۆربەی ئێرانی بەڵێ ئێرانی و بگرێت تورکەکان کەم لێرە ئیشینانەوە خانەکەم بەڵام زۆربەی ئێرانی بزاد ئەو سنوورەی ناو شاری هەولێر. باشە بەس ڕایەکەیە دەڵێن کاکە کرێکاری خۆمانە ئیش ناکە ناچارین بێگانە بینن ئیش بکات. ناوانە وانە سەوبارەزوی خۆیتەوە هیچ بکە هیچ دەکە خۆمانە هەیە 24 ساعتیش دەکات لە ناو 24 ساعت دەست خۆشبی وەستا ماندوو نەبی تۆ پێم بڵێ ینی کرێکاری خۆمانە دەتوانێت پێداویستی خۆمانە دابین بک پێویستیمان لە دەستی بێگانە نەبی. بەڵێ خۆمان زۆر گەنجمانەیە بێکارن ینی لەبەرەوەی کە کرێکاری بیانی زۆر هاتووە تێرە خاصن ئێمە بێئیش بوونەوە. بەڵێ ئەوانەیە خۆمان زۆر بێکار بێئیش بوونە. بەڵێ باشە بەس دەڵێن تەمبەڵنی خۆمان کاکە ئەخە ئەزایی چۆن هەتا ڕادی ئەوانەی خۆشمان تەمەڵ بوونە لەبەرەوەی بێئەمەل بوونە ئەمەلیان نییە ئەڵێ خەڵکێترا تۆ زۆر بە هەرزانتر کار چێن دەرەی تۆ؟ من کەرکوو لە کەرکووک لێرە ئیش دەکەی. بەڵێ مرتاحی؟ زۆر مرتاحی زۆر باشە کەوایە تۆ پێدوانیە کە دەڵێن گەنجی ئێمە تەمبەڵە. من پێم وانە بەڵام گەنجەکانمان بۆچی بێ ئەمەل بوونە ئیش ناکەن ئەو کرێکارە بیانانە دێن زۆر بە هەرزانتری کارەکە. باشەوە خەت چێن دەرێ و برادر ماندوو نەبی خەت چێن دەرێ بەردەڕەش خەڵکی بەردەڕەشی هاتووی لە هەولێریش دەکەی. باشە چۆنە ئیشەکان چۆنە؟ شەکانمان زۆر باشە ڕۆژانە چەندە باشە؟ ئایبینیە باشە دەڵێن هەندێک جار کرێکاری بیانی بە پارەیەکی کەمتر ئیش دەکات. وایە خراپە ئەمە؟ وڵای منداری کوردیش دەکاتن ئەو پارەی کەمە کە دەدەدەنەوەوان لەوان ئەو پارەیە زۆرە چکە قیمەتی پارەیوان وەکو ئاستی پارێمە نییە ئستا پارێمە جیا لەگە پارە ئیرانیانە دێنە ئێرە بە 300,000 کاتن لۆی لە جیاتی ملیۆنەشە. باشە لە هەموو وڵاتی دنیا ڕێگان نادەن خەڵکی ئێمە کار بکە ئەگەر کاریش بکە زەریبەی لێ دەستین وانە پێدوانیە هەڵە بیتن لێتوانە خەڵکی کار دەکە حکومەت زەریبەشی لێ وەرناگری وایە باق خۆی دەبی زەریبەی وەربگری چکە ئێستامە بستنی هەر وڵاتەش بیانی سەرەتا دەمانێرم بۆ کەم پێک نەک بە ئازادی خۆمان بچینی شەشتیا نابی کرێکاری بێگانە لێرە ئازادی وانە نابی ئازادی. ماندوو نەبن سەرتان بەخێرات کرێکارە نێوە بەڵێ چەند ساڵە کرێکاری دەکەی؟ وڵی 2 ساڵە 2 ساڵە بەڵێ خەڵک چێن دەرەی؟ خەڵچە لێرم کەواتە تۆ کرێکاری خۆمانەی بەڵێ باشە زۆر زار دەڵێن کاکە کرێکاری خۆمانە تەمبەڵن ئیش ناکەن تۆ چی دەرەی بۆ ئەو قسەیە؟ وڵی کریکاری خۆمانە تەمبەڵ نینە هەموو کاسبنیش دەکەم بەس عملی دەروی وڵات کە دەینە ناو هەولێرێ ئەوان فەرقانەیە لەگەرەمە فەرقەکان چی ئەوان بە هەرزانتریش دەکەن ئەمە بەگرانتریش دەکەن ئەوە فەرقەکە یعنی تەمە بە 5 زاریشکەن ئەوان بە سێشکەن توشبی بەمە بە 5 زاریشکن ئەوان بە سێشکەن 3 بڵێ ئەو کرێکارانە خەدرتان لێ بەێ وڵای غەدرمانێ دەکەن غەدرتان باشە بەس زۆر جار دەگوترێت ئەوان بە هەندێک جار جێبیز دەبین ناڵێ نەمە ڕاستە بەڵام جێبیز دەبین دەرێن کاکە ئەوان دەستیان ڕەنجینترە دۆ سۆسترن بۆ ئیشەکەیان ئەوەی ئێمە دەکا کرێکاری بیانی ناکە چۆن
یعنی ئەو ئیشەی کرێکاری مەدەزان ئەوە نازان 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 یعنی ئەنگۆ ئەمە هەردووکمان هەبووە لێرە دوست سۆسترن هەردووکمان هەبووە ئەوەی کوردەکە قسەی لەگە دەکەن ئەوەی بەجێمان دەکا ئەوەی ئیشەی لۆمە دەکا بەس ئەوان هەرزانترن و پێم بڵێ تۆ لە تەنیشتە تۆ کەسێک لە سووریا هاتووە لە تەنیشتە تۆ لە بەنگلادش هاتووە لە هیندستان هات توزانم بێتاقەتت دەکات لە وڵاتی تویش دەکەوە بەتاکیدی بێتاقەت کورد نەفەرمانەیە بێ 1000 گەنجمانەیە لەسەر و زیادانە دیناری لە بەرچینە کەوای دەڵێتە حکوومەت تۆ دەڵی تەک وەکو گەنجێک دەڵێتە حکوومەت تکایە حکوومەت دەرفەتی کار بۆ گەنجەکانمان دروستکە و ڕێگایە بگرە تو بڕۆ لێر و کانەوەستا میسا لە نەمە نەفەربوو ئەتو لێرە بڕۆ ناتانی لەوێ بەبێ بەس پاسەپۆرتە بی ناتانی ئیشکەی تۆ لێرە چکاری من مهندسم هۆ ئەندا زیارێ باشە پێم بڵێ تۆ لەگەڵ بێگانەش شت کردووە بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم زۆر بەخێمە سەر هەردوو چاوم من پێشتری لەگەر ئەمەلەی بیانیشم کردووە زۆرشمە بە لە هەموو دەستێکی لە هەموو ینی ڕوویەکەوە ڕاستێکە چێت توخوا پێمان بڵێ هاتنی ئەو کرێکارە بیانیانە لە قازانجی ئیشەکەدایە لە قازانجی ئابووری کوردستانە وەکو پێشتری وتم زۆر کرێکاری بیانیم هەبووە بەڵام زۆر لە کرێکاری خۆمانە ڕازیم خۆمانە زۆر ڕازیم ئیشکاریان زۆر ڕێکپێک هات ڕاستە کە دەستحقیان گران هەندێکی بەڵام پلیان زۆر جوانە کاریان زۆر ڕێکپێکە باشە ئەو بوونی کرێکارێکی زۆری بیانی دەرفەتی کەم کردو تۆ لە بەردەمکەیدەکی زۆریش ڕۆژانە خەڵک داوەتان لێ دەکات زۆر دێن خەڵکی بیانی تێمەتە دەوێت داوا ئیشی دەکەن دەرێن کەمترشی دەکەین وەزەمە هەتا خۆمان نابێتن ئیش نادەینە خەڵکی بیانی ئێوە خاوەن پرۆژەیەکی گەورەتان هەیە بەس بەڕاستیم پێ بڵێ ئێوە ئەنی کرێکاری خۆمانە ئیش پێ دەکەنیان بێگانە طبعا خۆمانە ئەتا خۆمانە بێچی بێگانە نایەتەنەوە مەشروع بەڵام زۆر جار دەبینی کاکە کرێکارێک لە وڵاتێکە ئەستان کوردی نازن وایە داواکارم لە هەموو لایەنە چێ ینی کار کوردێک بی ئەو ئەتای خۆمانیا بی بێگانە نێتەنەوە باشە بۆ ئێوە دەتانەوێت کرێکاری خۆمانە ئیش پێ بکەن لە بەرچیانی هەر لە بەخاتر ئێوە کووردە خەڵکی کوردستانە یاخود مەسەلەکە بزنسە نەخێر هەر لە بەرەوەی کووردە و دۆمیش زمانەکەی لێک تێگەیشتنە و ئەتای خۆمانە بیلو بێگانێ بن وەستانە یان وەستانینە وڵا وەستای هەیە پیشان خاوێنە الحەمدلله بەرێ کەواتە کرێکاری خۆمانە باشتر بێ خراپتر نییە باشترە بێگومان باشە تۆ پێم بڵێ کە پرۆژێکی وا جێبەجێ دەکەن حکوومەت ئێوەی ناچار کردووە دەبێت کرێکاری خۆمانە ئیش پێ بکەن یان مەسەلە وجدانیە نەخێر وجدانیە پێم بڵێ کرێکارێکی زۆر ئیبیانی لە هەرێمی کوردستانە ئێوە کە لە کەرتی ینی پرۆژەی بنیادنان ئیش دەکەن پێتان ڕاستە ئەمە ینی باشە لە قازانجی کاری ئێوەیە بەنسبەت هێنای هاوردەکردنی کرێکاری بیانی بۆ کوردستان و عێراق بەگشتی من بەشتێکی باشی نازانم باشی نازانم لەبەر ئەوەی لێرە لە کوردستان خەڵکانێکی زۆر هەن بێکارن و بە عێراق بەگشتی خەڵکانێکی زۆر بێکارمان هەیە ئەمما لێرە هەندێک شت هەیە کە لەوانەیە بەیانی دوو بەیانی دەستەی وەبەرهێنان لێرە زیاد بکاتن و پێویست بکات بۆی کە کرێکار لە دەرەوەی وڵات هەر وڵاتێک لە دەرەوەی خۆمان لە چاردەوری خۆمان هاوردە بکرێتن بە پێی پێویست هاوردە بکرێتن بە حکمی ئەوەی کە چۆن خەڵکی پێویست نییە هەر کەسێک دێ بە سەردان دێ بۆ نمونە ینی زۆر جار جێبیستیەوە بووینە لە وڵاتانی دراوسێ بە سەردان دێتە کوردستان مانگێک مافی هەیە 29 ڕۆژ 28 ڕۆژ هەمووی کرێکاری دەکە و پارێکی زۆر دەباتەوە فعلەن ئەو سیناریۆوانە هەیە ئێستاکە بەڵام ناتوانین بڵێن بەرداوە لە نێو هەرێمی کوردستان بە پێچەوانەی زۆربەی وڵاتانی دنیا ژمارەیەکی زۆری کۆمپانیا هەن کە کاریان ئەوەیە کرێکاری بیانی لە دەرەوەی وڵات بهێنە هەرێمی کوردستان و دەرفەتی کاریش لە بەردەم کرێکاری خۆمانە کەم بکەنەوە. ئێمە هاتووینەتە یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان بابزانین ئەم سەندیکایە کە بەرگری لە مافی کرێکارانی کوردستان دەکات ئەرێ بەڕاست چی کردووە بۆ کرێکارانی کوردستان ڕای چییە بەرامبەر بە کرێکارانی بیانی؟
کاک عەبدولقادر پێم بڵێ ئێوە وەکو سندیکای کرێکارانی کوردستان کاکە دەڵێن ئێمە دژی هاتنی کرێکاری بیانین بۆ نێو هەرێمی کوردستان ئێمە قسەمان کردوە لەگەڵ بەرپرسانی هەرێم دەڵێ کاکە کرێکاری خۆمانە ئیش ناکە ناچارین ئێمە کرێکاری بیانی بینی نەخێر کرێکاری خۆمانە ئیش دەکا با یەکشت بڵێم کرێکاری خۆمانە ئیش دەکا بەڵام ئەگەر بەراوردێ بکەین لە مابینی کرێکاری بیانی و کرێکاری خۆماڵی کرێکاری بیانی و کرێکاری خۆماڵی بۆمان بەدەر دەکەوێت کە کرێکارانی بیانی بۆ نمونە بە 5 کرێکار لە غورفەخانیەکەن 200,000 کرێدەن بە 300,000 ئەتوان کار بکەن لێرانە 100,000 دەنێرنە وڵاتی خۆیان لەوانەیە ئایلەیەکی پێبارەوە بچێت لە 100,000 لە وڵاتەکانی خۆیان بەڵام ئەگە کرێکاری خۆمان ئیش بکە بەس کرێخانەکەی 300,000 ئەدی ماڵ و مناڵی ئەدی بژێوی ژیانی بەڕاستی بەراورد ناکرێ بۆیە کرێکارانی خۆمان ناتوانن بۆ پارەکەمای ئەوەی کە کرێکارانی بیانی کاری پێ دەکەن کرێکارانی خۆمان کاری پێم بڵێ ئێستا چ زەرێک دەکا کرێکاری خۆمانە بۆ نمونە کرێکاری بیانی بێ لە کوردستان کاری ژینگەیی دەکا خزمەتکاری لە نێو ماڵ دەکا و هەندێک جاری لە کەرتیت کەشیش دەکە وەستای بۆڕیە وەستای کارەبای کرێکاری خۆمانە یعنی چ زەرەرەکی دەکا ئەوانیش دەرفەتی کاریان هەیە ئەویش دەرفەتی کاری هەیە بە پێچاوانەوە کرێکارانی بیانی من مەبەستمەوە نییە ئێمە دژی کرێکارانی بیانی بین داکۆچی لە مافەکانیشان دەکەین بەڵام هاتنی کرێکارانی بیانی بەبێ بەرنامە و بە لێشاو کاریگەری زۆری لەسەر کرێکارانی خۆماڵی هەیە کاریگەریەکەی ئەوەیە دەرفەتی کار کەم دەکەنەوە بەڕاستی خەڵک بێکار بووە بەڵێ خەڵک زۆر بێکار بووە یعنی کرێکاری خۆمانە بێکار بووە لە نیوچەوانی ئەوە بەڵێ کرێکاری خۆمانە بێکار بووە نالم لە نیوچەوانی ئەوان بەڵام بەو لێشاو بەو وێ بەرنامەیەکە کرێکاری بیانی دێ بەڕاستی کاریگەری کردوێتە سەر بێکاری لە ناوخۆ کرێکارانی ناوخۆ زۆر بێکار بووینە دەرفەتی کاریان کەم بوویتەوە لەبەرەوەیە کرێکارانی ناوخۆ ناتوانن بەو کرێکەمەی کە وەکو باسم کرد وەکو کرێکارانی بیانی کار بکەن باشە بەس کاک عەبدولقادر یعنی زۆر زەرجێ لە خاوەن کارگەکان دەگرین یان جێ لە خاوەن دوکانەکان دەگرین دەڵێن کورە کاکە کرێکاری خۆمانە بە هەموو ئیشێک ڕازینین غڕوریان هەیە دوو ڕۆژیش دەکە سێم ڕۆژ دەری خوداحافیز نەخێر کرێکاری خۆمانە بە هەموو ئیشێک رازینە بەڵام ئەگەر پارەیەکی باشیان بدرێتێ بۆ نمونە ئەگە بەراورد بکەین لە مابینی وڵاتی خۆمان وڵاتانی دەرەوە ئەو کرێکاری ناکارامەیان پێڵێن کرێکاری خزمەتگوزاری لە وڵاتێکی ئەوروپی لەوانێ سەروی 3,000 یۆرۆ وەربگرێ بەڵام کرێکاری خۆمان لە 300 کەمترین پارە وەردەگرێ کرێکاری خزمەتگوزاری لەوێ پاری لە مامەستایەک زیاترە لە دکتۆرێک لەوانێ زیاتر بێ بەڵام کرێکاری ئێمە بەو بژێوەکەمەی و بۆ پارەکەمەی ناتوانێت بژێوی ژیانی دابین بکە جا بۆیە کاریگەری کردوتە سەرەوەی کە کرێکارانی بۆ خۆمە ئەمە چەند کرێکارمان هەیە بۆ نمونە بەڕاست ئەوەندە کرێکارەمان هەیە کوردستان ینی زۆر جار قسە دەکرێت بەرەو ئاوەدانی دەڕوە پرۆژەی زۆر جۆر بە جۆر هەیە بەشمان دەکە و کرێکارانی خۆمان بەڵێ کرێکاری خۆمان زۆر زۆر بێکارن ئەگەر ئەمە بەپێ ئەو داتانەی کە هەیە لە کوردستان کرێکاری زەمان کرا 800,000 بەڵام ژمارەیەکی زۆر زۆر لەوە زیاتریش کرێکار زەمان نەکراو هەیە ئاین چەند دەبێت بۆ نمونە وەڵا من ناتوانم بەڕاستی بەپێ ئامارەکان فەرمی نییە بەڵام لەوانەیە بەپێی تەقدیری شخصی خۆم لەوانەیە لە سەروی 300,000ەوە بێ کە زەمان نەکراون ئەو خەڵاتە بە زەمان کرا و زەمان نەکرا و نزیکەی 9 میلیۆن کرێکارمان هەیە ئەوانەی لە کەرتی تایبەتن بڵێ چونکە کرێکار بەمانە گشتەکەی کەرتی گشتیش دەگرێتەوە کرێکار بەڵام ئەوانەی لە کەرتی تایبەتن یاسای کار بەپێی یاسای کار باشە بۆ تۆ دژی ینی هێنانی کرێکاری بیانین کە زۆر زار دەگوتێت لە زۆربەی وڵاتان لە وڵاتانی کەندا ئەو سیستەمە هەیە بەڵێ کرێکاری مەسلەی کرێکاری بیانی ئێمە دژی ئەوە نین کرێکاری بیانی کرێکاری بیانی ئەبێت لەسەر ئەساسی کوالیتی بێ نەوەکو کرێکاری ناکارامە لە وڵاتانی تریش لەسەر ئەو ئەساسە دێ بەڵام نمونەیەکت بۆ بێنەوە لە وڵاتێک وەکو ئەڵمانیا وڵاتێک وەکو فەرەنسا کە کرێکارێک دێت 6 هەفتە لەسەر ئەعلانیەکەن لە دایرەی جۆب سنتەریان پێ هەیە لەوێ ئەعلانیەکەن ئایا ئەمە ئەو کرێکارەمان دەستەکەوێت لەسەر ئەساسی کوالیتی ئەگەر ئەو کرێکارە نەبوو ئەو پاش 6 هەفتە کۆمپانیاکە لۆی هەیە ئەم کرێکارە بێنێتە وڵاتی خۆی ئەوش بۆ ماوەیەکەم لە وڵاتە بمێنێتەوە هەندێک کرێکاری خۆمان کرێکاری ناوخۆی ئەو وڵاتە فێری ئەو ڕاهێنانە بکە کە ئەو ئەیزانێ ئەو زەکرێکارەکە چێتە وڵاتی خۆی بە هیچ شێوەیەک لە 27 وڵاتی ئەوروپا و لە هیچ وڵاتێکی پێشکەوتوو و ئەمریکا و
کەنەدا و ئوسترالیا ئەو وڵاتانە کۆمپانیا کرێکاری بیانی نیە ئەوەی کە هەیە لە وڵاتە خەلیجەکان هەیە ئەمە ساولێکەری وڵاتە خەلیجەکانی بەڵام کۆمپانیا کرێکاری بیانی لەو وڵاتانە نییە بەمانەیە کۆمپانیا کرێکاری بیانی. ئێوە خاوەن کۆمپانیان کارتان ئەوەیە کرێکاری بیانی بهێنە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر دەڵێ کاکە ئەو کۆمپانیانە بەڕاستی ئیستیغلالی کوردستان دەکەن دەرفەتی کار لە بەردەم کرێکاری خۆمانە ناهێنن کار بکات دەڵێ بەس بیر لە قازانجی خۆیان دەکەنەوە ئەمە بۆچی؟ جارێ ئەو مەوزوعی کە بڵێن وڵی کرێکاری استقلالەکەن کۆمپانیەکان استقلال ناکەن لەبەرەوەی ئێمە لە ڕێگای ئەم کۆمپانیایە توانیمانە ئافرەت بێنین لێرە کار بکەن لە ماڵن بەڕاستی ئافرەتی خۆمانە لەبەر هەندێشتی عادات و تەقالەدی خۆمان هیچ ئیش ناکەن لە شوێنان بەڕاستی ینی ناتوانێت بچێت خزمەتی پیرێژنێک بکە یان ئیشێ ماڵێک بکە ئەمە ناکرێت چۆ هەندێک شتەکانی عادات و تەقالەدی ئەمە لەگەڵەوە ناگونجێت بۆیە لێرەش خەڵک پێویستی بەوە هەیە ئەندەش ئەو دەرامەتی ئەو پارەی کە دەدرێت بەو کرێکارە بەشی بژێوی ژیانی ئەو ئافرەتی خۆمانە ناکات لێرە کەمترە مەسەڵەن کرێکارێکی ئەندەنووسی $300 وەرەگرێت ئایان ئەو $300 بەشی ئافرەتێکی خۆماناکە لێرە ماڵ و منداڵی خۆی 2 ساڵ ئیش بکات یان ساڵێکیش بکات بەڕێ بە ناتوانێت غانەی $250 وەرەگرێت ئایان 250 بەشەکات کەوایە ناچاری و پێویستیەکە ینی کوردستان پێویستی بەدەستی کاری ئەوان بەڵێ ئەکیدە و زۆر پێویستە چونکە لێرە ئەگەر پێویستیش نەبووە و خەڵکیش داوای ناکرد یعنی ئیقبالی خەڵک زیاتر بۆی لەسەر داواکردنەکە ئەنجاش من بەکو وتم لێرە ئەم ئافرەتی خۆمانە بە هیچ شێوەیە کار ناکات بە هیچ شێوەیە کار ناکات خات و شەرمین ئەگەر گریمان ئێمە پێویستیمان بەدەستی کاری کرێکاری بیانی هەبوو کاوانی لە ماڵان کار دەکەن ئەمە زەڕور بێەوە خۆ دەڵێ کابانەکانی ئێمە لە ماڵان کار ناکەن باشە بەڵام ئەوەی کە دەبیندرێت لە زۆربەی سێکتەرەکانی ژیان لە هەرێمی کوردستان کرێکاری بیانیە یعنی ئەم جەنجاڵیە بۆچی ئایا ئەمە لە قازانجی ئابووری کوردستانە یاخود زیانی هەیە ئەگەر بڵێ قازانج خۆی تقریبان با بڵێم هەم قازانجی هەیە هەم زەرریشی هەیە چونکە قازانجەکە حکوومەت ڕسوماتی خۆی وەرەگرێت هەموو شتە پێداویستەکانی خۆی وەردەگرێت کە لێرە کە پێویستی پێیەتی بۆی کرێکارێک بێنین ئێمە زەریبەیە لە شەریکاتە یعنی با بڵێن زەمانە هەموو شتەکانە تعویزەوەری ئەگرێ لە ئێمە بەڵام وەکو قازانجەکە بۆ کرێکارەیە قازانجەکە دەڕواتەوە بۆ دەرەوە یعنی شتەکە تقریبان مساویە بەلای من باشە پێتان وایە بەردەوامی هێنانی کرێکاری بیانی ئەمە بە شێوک لە شێوەکان لە خزمەتی کرێکاری خۆماڵی بێت پێویستە ئێستا زۆر پێویستە ینی بێ من نە لەبەرەوەی وەکو کۆمپانیام هەیە و خاوەن کۆمپانیام ئەو قسەیەکەم بەڵام من ئێستا ئافرەتم هەیە ئافرەتم هەیە پیرێژنێکە نەکەسی هەیە پێویستی پێێتی کە یەکێک خزمەتی بکە ئایان من خۆمیان ئایان منداڵێکی من ئەچێت خزمەتی و پیرێژنەکە بیشوە و خاوێنی کەوانە ئەو شتە ناکرێ بەڕاستی نایکەن ئافرەتم هەیە کار بەدەستێکە مەسەڵەن یان بڵێن دکتۆرێکە یان مهندسێ لە بەیانی لە واجبە لە دەوامە منداڵی هەیە پێویستی پێێتی بکە یەکێک خزمەت منداڵەکانی بکات ئیشی ماڵەکەی بۆ بکات بۆیە کە لێرە دەست نەکەوێت مەجبورە پەنە بەدەرەوە باشە تۆ باس لە ئیشی سپی دەکەی بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوەش دەکرێت کۆمپانیەکانیش بە شێوک لە شێوەکان کاری ڕەش دەکەن بە شێوە گوات دێنن کرێکار کە خۆیان لە ڕوسوماتیش بدەستنەوە ئەمە ئەو شتە نازانم ئێستا ئەو ڕێگایە پێم وایە پێی نەدراوە ئەو شتە بکرێت چونکە هەر کرێکارێک کە دێ بە شێوازی ڕسمی دێتە کوردستان لە ڕێگای وەزارەتی کارەوە لە ڕێگای هەموو سلسلە مەراحلێکە کە ئیشەکان تەقدیمەکرێت تا موافقەی ڤیزەکەی دێت و ڤیزەکەش ئەینێرین بۆ جیهاتی معنی کە کرێکارەکەم بۆ دێنی وەگاتە کوردستان یعنی پێم وایە هیچ شتێکە مخالفەیەک لە ناوی نییە کە بتوانین کرێکار لە چۆ لە دەرەوە دێ دەرەوەش داخلی مەتارە بێت کە داخلی مەتار بووە بێت بەڕسمی داخل بێت یعنی پێم وایە هیچ شتێکی تۆکو خاوەن کۆمپانیایە لەگەڵ ئەوەی کرێکاری بێگانە بێتە کوردستان وەستای بۆڕی بێ وەستای سویکاری بێ وەستای دیوار بێ لە وێزگەکانی سوتەمەنی کار نەخێر لەبەرەوەی ئێمە گەنجی خۆمان هەیە و خەڵکی خۆمان هەیە کەوشتانە بکەن و ئەلحەمدوللا کار بەدەستی باشمان هەیە لێرە خەڵکێکی باشمان هەیە کە لێرە سپیکارە و یان کارباچیە یان مهندسە یانەوەیە و لەخوا بە زیاد بێعنێت لە ڕووی علمە و لە ڕووی هەموو شتێکشەوە ینی بەڕاستی دەستڕەنگینن خەڵکی کوردستان بۆیە پێویستمان پێ نییە و نوع کەسانە تۆ دەڵێ بەس تەنها لەو سێکتەرانەی کە فەراغن تەنها کرێکاری ناوماڵ کە ئەو ئیشەش بە ئافرەتی ئێمە ناکرێ بەڕاستی کرێکاری ناوماڵمانەوێت دەنەوای دیکە زیاتر زیادە ئەو شتێکی زیادە
خەبیری خۆم چیەتی کوردێکی گەنجێکی خۆم چیەتی کە لێرە ئیشکە من دژی ئەوەم کە گەنجێک بێت لە دەرەوە لێرە عملایەتی بکە ڕەنگە گەنجەکە لای ئاسایی بێ ئیش عملایەتی بکات نایهێنم لە دەرەوە بەس بۆ ئافرەت نەزەروریە. داخستنی سنوورەکان وەک بەشێک لە کرێکارانی خۆمانە باسی لێوە دەکەن سوود و قازانجی بۆ ئەوان هەبووە لەبەر ئەوەی بۆتە هۆکارێک کرێکاری بیانی ڕوو لە هەرێمی کوردستان نەکات بەمەش دەرفەتی کار لە بەردەم ئەوان زێدەتر بووە. کرێکارەکان پرسیاری ئەوە دەکەن بۆچی دەبێت وەزارەتی کار و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەک ئێستا بڕیاری قەدەغەکردنی هێنانی کرێکارانی بیانی بۆ نێو هەرێمی کوردستان نادەن بە شێوەیە کە ئەوانیش لە کۆتادا قازانجی لێ دەکەن چونکە پارەکە ناچێتە دەرەوەی هەرێمی کوردستان پارەکە هەر لە نێو هەرێمی کوردستان دەبێت. ئێمە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی گفتوگۆ دەکەین با بزانین وەڵامیان چی دەبێت. بەشێک لە کرێکارانی خۆمانە گلەی لەوە دەکەن دەڵێن زۆر جار ینی تەمەشا دەکەینێ حکوومەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی گرنگی و بەئەخ بە کەرتی خۆمانە نادا دەستی کاری کرێکاری خۆمانە نادا دەرگای کردوتەوە بە کەیفی خۆی کرێکاری بیانی دێنێتە کوردستان. جارێ یەک ئێمە بەس گرنگی بە کرێکاری خۆماڵی دەدەین لە ساڵی 2014 یعنی نەک بە دوای قەیرانی دارایی مباشرەتەن ئێمە پلانێکماندانا هەموو ئەو کرێکارانەی کە ئێمە کارامایەکانمان هەبێتن لە کوردستان قبولمان نەکرد لە داخلی کوردستان بێتن. ئەگەر سەی ئامارەکانی کرێکاری بیانی بکەیت من باسی کە باسی کرێکاری بیانی دەکەم من باسی کرێکاری بیانی فەرمی دەکەم ئەوانەی کە بە ڕێگەی وەزارەتی کار هاوردەی هەرێمی کوردستان دەبن چونکە لەوانەیە زۆر کرێکاری بیانی هەبن لە ناو بازاڕی کاردا ئیشی ڕەش دەکەن بە ڕێگەی ئێمە نەهاتوون ئەوە لە ڕێگەی دەروازە سنووریەکان داخل بوونە لە ڕێگەی بە قاچاق داخل بوونە ئیش دەکەن و خاوەنکارەکانیان دەشارنەوە ئەو بابەتش بابەتەکە پەیوەستە بە قوەی ئیجرایی. پێش ساڵی 2013 ڕاستە زۆر کۆمپانیا هەبوون گرنگی بە کرێکاری بیانی دەدا بەڵام دوای ساڵی 2004 بە تایبەتیش لە ساڵی 2015 و بەرەوسەرەوە زۆربەی زۆری ئەو کرێکارە بیانیانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەبوون کرێکاری خزمەتکارانی ناوماڵن یان کرێکاری پاکەراوان ئەوەی کە پێڵێن کرێکاری ژینگە باشە لە هەرێمی کوردستان هەر کەسێک سبەینێ بێت بە ئێمە بڵێت کاکە من مستعدم ببم بە کرێکاری ژینگە یان خزمەتکاری ناوماڵ یەکسەر ئەوانش ڕای دەگرین و ئێستاش لە ساڵی 2019 لەمان یەکەوە تا ئێستا ڕاگیراوە. باشە بەڵام دکتۆر تۆ باسی خزمەتکاری ناوماڵ دەکەی و هەندێک کرێکاری کارامە دەکەی بەڵام تۆ بچێ ناو بازار تەمەشا دەکەیتێ کرێکاری بیانی لە زۆربەی سێکتەرەکان ئێستا بوونیان هەیە لە زۆربەی سێکتەرەکان دەچێت بەنزیخانەیە کرێکاری بیانیە خانوویەک دروست دەکرێت کرێکاری بیانیە بینایەک دروست دەکرێت کرێکاری بیانیە چێ بەرپرسامە؟ هەڵبەت لە تاوان هەموو وەزارەتی ناوخۆ بەرپرسە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بەرپرسە شارەوارەیەکان بەرپرسن یعنی بەرپرساتی مەوزوعی ئیشکردنی ڕەش ئانکاری ڕەش لە ناو بازاری کاردا بەرپرساتی تەنها یەک وەزارەت نییە بەرپرساتی کۆمەڵی وەزارەت. باشە چی بکەین بۆ چارەسەر؟ بۆ چارەسەرکردن یەک ئێستا وەسعی دارایی هەرێمی کوردستان زۆر خراپە یعنی لەوانە چونکە ئەو کاتێک کە لیژنەکانی بەدووادا چۆن چ قوای ئیجرایی بێتن چ لیژنەکانی پشکنین بن چ لیژنەکانی سەردانەری کاربن ئەگەر ئەو بودجیان نەبێتن کە بتوانن سەردان بکەن ئەگەر ئەو ستافی پێویستیان نەبێت سەردان بکەن هەڵبەتە لە شوێنی دەستنیشانکراویان شوێنی دیاریکرا و سەردانەکەن یانیش پاڵپشت بە ئەو هێلەی کە هەمانە هێلی 5500 سوبینە جەنا بچیتە پانزیخانەیەک چەند کرێکارێکت لەوێ بینی تا تەلەفۆنی 5500 دەکەیت وەلی هەندێک کرێکار لە فلان شوێن ئیش دەکاتن ئایا بزانم ڕسمینە یان ڕسمی نە و کاتە لیژنەکە دەنێری. لە زۆربەی وڵاتانی دنیا گرنگی و بایەخ بە دەستی کاری خۆمانە دەدرێت و لە نێو هەرێمی کوردستانیشدا تاوەکو ئێستا وەک لایەنە پەیوەندیدارەکان باسییان کردووە پرۆژە یاسایەکی ئەوتۆ نییە کە ڕێگری بکاتدەوەی کرێکاری بیانی کەمتر لەوەی کە ئێستا هەیە دێنە هەرێمی کوردستان ڕێژەکەی کەمتر ببێتەوە ئەوەی کە لەم دۆخەدا لە ئارادەیە زیانگەیاندنە بە کرێکارانی خۆمانی
ووا دەکات دەرفەتی کار لە بەردەم کاسبکارانی نێو هەرێمی کوردستان کەم کاتەوە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت باشترین چارەسەر هەماهەنگی نێوان وەزارەتەکان و دیراسەکردنی ئەو بابەتەیە بە شێوەیەک کەوا بکات دەرفەتی کار لە بەردەم کاسبکارانی نێوهەرێمی کوردستان زیاتر بکات و وەک کرێکارانی خۆماڵیش بێکار نەمینێن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسرێت.